پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. کەسێ بەتەمای چاکسازی لەم دەسەڵاتەیە بکەم، بەس خەوە بینێ. نەریتێکی شۆڕژێرانە، نەریتێک کە لە خوارەوە خەلیکە بنیاتی کۆمەلگایە. دەسەڵات ناتوانێت جا بە کێشەیەک ناباتەوە بەڕەت حتا بەڕێوەبەراتەکانی خۆشیان کەوتونەتە ژێر پرسیارەوانێت. بۆ بیستنی بۆچوون و تێڕوانینی جیاواز و دژەباو، بۆ خستنە ڕۆی دنگی مرۆیی و یەکسانی خوازی، بۆ ئەم سیستەمەکە 83 خوێندکار لێک بۆدا بخوێنێت. ئەم ناوانە دروستە بۆیان تەنها ناوی حکوومەت دروست نییە بۆیان چەک و پارەیان نستنیکەوە معناژی نامێنە ئیتر چارەسەری بنەڕەتی بۆ کێشەی خەڵکی کوردستان و لەعنانی ئەم دەسەڵاتەیە. هێنانە پێشەوەی دنگی ناڕزایەتیە جەماوەریەکان و بڵندگۆیەک بۆ هەڵسوڕاوانی، هێناوە بەهۆی خۆپشاندانەکانەوە بۆ بەهۆی خۆڕاگری خەڵک و ئیرادەی خەڵکەوە بۆ کە بەدەستێنراوە. بێکارانە بە ئەودەسێکی کەم ئیشەکەن و مانگانە موچەکانیان پێنادن. وازات خەڵک تونتر ئەبێ. ئەگەر مەترسیەک هەبێ لەسەر هەرێمدا یەکێتی و پارتی و خود یەکێتی و پارتی مەترسی وڵاتەکانی مەنتیقەشیان بۆ سەر هەرێم زیاد کردووە. خستنەڕووی واقعیەتی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنی ساختە و پەردە هەڵماڵین لەسەر نیازیان، خۆشحاڵی هەبێ بەوەی کە هیچ ریفۆرم و چاکسازیەک و بەخازاجی خەڵک لەلایەن ئەمانەوە بکرێت. مێژوویەک و کارنامەیەکی قوڵیان هەیە لەسەر ملهوڕی، لەسەر چەکڕاکێشان، لەسەر تعداکردن لەسەر خەڵک. ئەمانە دژمنی خەڵکی کوردستان بوونە لە پشتیان لە خەڵکی کوردستان کردووە. دێماسیەکی پەرشە بەسەر چینی کتێکار و بەشە زۆرەکانی چینی کتێکار و هەموو کۆمەلگایە پەرزیان کردووە. بۆ تاو توێکردنی ئەو بابەتانەی کەمتر لە میدیاکانەوە دەبیسترێن، بەشێکی زۆری لە حیزبە چەپ و کۆمۆنیستەکانی دنیا و هەروەها بەشێک لە هەڵبژاردنەکانی ئەوروپا ناڕەزایەتیان دەربڕی وینەکانی تاوانی دروست کردووە و تاوان ئەنجاما دەسەڵاتی چەکداری میلیشیای حزبی میلیشیای لە کوردستان. خەڵک لەلایەک و قەویترە، سازمانی تەیارکردە، ڕادیکاڵترە. بۆ نیشاندانی ڕێگەی ڕزگاری خەڵکی، پێشەنگ تیڤ هەموو ڕۆژانێکی چوارشەممان کاتژمێر 9 شەو بە کاتی کوردستان ڕاستەوخۆ پەخشی بەرنامەکانی دەکات. مەزار نابێ ئەو هەموو جەنەراڵە مقەبایە لە ناو شارەکەی خۆیان بینێ بە ئەنواع و ئەشکال چەکی ئەسلحەی قورسەوە طەبیعیە بەلایە. یەکەمین جارە لە کوردستان کرێکاران خۆیان دەستبەرن بۆ مەراسیم و چالاکی یەکیایە. شۆڕش تەنها ڕێگەیە، هەڵسانی خەڵک ڕاپەڕین و خۆشانی جەمالی تەنها ڕێگەیە کە ئەڵتەرنەتیڤێک دابینکە. لە فەیسبوک، یوتیوب، ئینستاگرام، تویتەر و تیکتۆک فۆلۆمان بکەن. بەرنامە و گرتە ڤیدیۆیەکان ببینن. پێشەنگ تیڤ، پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. بینەرانی عزیزی پێشەنگ تیڤ ئێوەرەتان باش. خۆشحاڵە من بنار مستەفا جارێکی تر دێمەوەلاتان بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ تیڤ. ئازیزان، بەرنامەکانی ئەم ڕۆمان 24 کانونی 2024 لە دووتەوەری سەرەکی پێک هاتووە. سەرەتا تاوتوێی ئەو هێرشە درۆنی و موشکی و فەزای نائارامیە لە ناوچەی خۆرهەڵاتی ناوەڕاست دەکەین و لە بەشی دوین بەرنامەکانیشماندا سەبارەت بە ناڕەزاتی مامۆستایان و ئاراستەی ناڕەزاتی جەماوریەکان باگشتی لە کوردستاندا تاوتوێ دەکەین. ئێوەش دەتوانن با پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشدار بن لە گەڵماندا و بەرنامەکانمان دەوڵەمەندتر بکەن. لاگەڵمان بن بۆ بەرنامەکانی ئەمڕۆمان. بەڵێ بینەرانی عزیز، هەروەک ئاماژەم پێدا یەکەم تەوەری ئەمڕۆمان تایبەتە بەو فەزایی ماوەی ڕابردوو لە خۆرهەڵاتی ناوەڕاستە، ئەویش کە بریتیە لەو هێرشە درۆنی و موشکیانەی کە لێرە و لەوێ ئەبیستن و ئەنجام دەدرێت. ئەم بابەتە تاوتوێ دەکەین لەگەڵ خەسرە وسایە، سەرۆکی مەکتەبی سیاسی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان. خەسرە وسایە، ئێوارەت باش و سپاس کە لەگەڵمانیت. ئێوارەیەوە باش و ماندوو نەبن. ئەمێ لێو دەست پێ بکەم کە چەند ڕۆژ لەمەوبەر شاری هەولێر کرایە ئامانجی هێرشی موشکی لەلایەن سوپای پاسدارانی کۆماری ئیسلامی ئێرانەوە و دوێنێش لە بابل ئەمریکا چەند بنکەیەکی چەکداری نزیک لە ئێرانی کردە ئاماج.
بەم جۆرە دەردەکەوێت کە هێرشە درۆنی موشکەکان لە ناوچەکەدا درێژەی هێوجارێک کۆتاییان نەهاتووە. بە بۆچوونی ئێوە ئاراستەی ئەم هێرشانانە بۆ کوێ دەڕوات؟ بەر لەوەی باسی ئاراستی ئەم هێرشە درۆنی و موشکیانە بکەم، ئەمێ لەسەر و خاڵە ڕاوەسین کە هۆکاری توندبوونەوەی ئەم شەپۆلە لە جەنگ و میلیتاریزم یا ئەو فەزای جەنگی کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تیداگرتووە لە شێوەی موشکباران و بەکارهێنانی درۆن لەلایەن وڵاتانی دەرگیر لەم کێشەیەوە بچینەوە سەر ئەو دۆخەی کە بە تایبەتی لە دوای جەنگی ئیسرائیل لە دژی غەزە سەری هەڵداوە. بەواتای ترمێ بڵم کە ئەمە قۆناغێکی ترە لە چوونە پێشەوەی جەنگی ئیسرائیل لە غەزە بە تایبەتی بە دوای ئەوەدا کە ئیسرائیل ناکام مایەوە لە بردنە پێشەوەی استراتیژی خۆی بۆەوە دەرنانی حەماس و پاکردنەوەی لەو ناوچە و کۆنتڕۆڵکردنی. ئێستا هەموو دنیا ئەتوانە شایەتی لەسەرەوە بدا کە ئیسرائیل لەم جەنگەی دۆڕاوە و هەتا لە ئەنجامی ئەمەشدا ئەمریکا و هێزە هاوپەیمانەکانی ئیسرائیل بە ئەنجامێکی خۆی نەگەیشتووە، بە تایبەتی بە دوایەوەی کە ئیسرائیل سەرکردەیەکی حەماسی لە بەیروت کوشت و ئەنجا حوسیەکان لە ناوچەی دەریای سوور هاتنە نێو هاوکێشەکەەوە. ئەمە دەرگای کردەوە بووی کە وەک کاردانەوەیەک ئێران لەلایەن هاوپەیمانەکانی لەلایەن ئەو هێزانی کە ئەو چەکداری کردوون لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی لە سووریا، لە عێراق، لە لوبنان بکەونە کاردانەوە بەرامبەر بە ئیسرائیل لە جنوبی لوبنان و لە حوسیەکان بۆ دەریای سوور بۆ سەر کەشتەکانی بازرگانی. ئەنجا هێزەکانی حەزبی شعبی لایەنگر بە ئێران لە عێراق، لە سووریا بۆ پەلاماردانی هێزەکانی ئەمریکایە با بڵین بۆ سەر شاری هەولێر لە گۆشەیەکی تریا. بەڵام تەبعاً ئەوە هەر ئێران و حوسی و حیزبوڵڵا و لایەنەکانی حەزبی شعبی نییە، بەڵکو تورکیاش لە هەمان کاتا بردوبانی ناوچە کوردنشینەکانی دەرکرد. ئەمە نیشانەدا کە ئێستا لایەنەکە هەموو ئەو لایەنانی کە لە دوای شەڕی غەزەوە بوونەتە بەشێک لەم فەزا میلیتاریستیە بە شوێن قودرەتنمایی سەربازی و عەسکەرین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بۆ ئەوەی کە بتوانن لە داهاتووی سازدانەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە پێگەیە بگرن. بۆ واتای ترەمێ بڵێم ئەم درۆن و موشکبارانی کە لایەنەکان دەستیان داوەتێ بۆ ئەوەیە کە هەر یەکە لە ئێستا بڵێ ئەوە ئێمە هەین ئەبێ لە داهاتوە حسابمان بۆ بکرێ. حیزبوڵای لوبنانی هەرواڵێ، حوسیەکان بۆی کە لە معادلاتی ناوخۆی ئەردەن بگورن یەمەن و چ لە وەرگرتنی حسە لە بازرگانی ئەو ناوچە ئاویانی کە تایە ئەتوانێت کۆنتترۆلی کە هاوکات ئێرانیش بە هەمان شێوەیەوێ کە قودرەتنمایی خۆی بەرامبەر بە هێزەکانی ئیسرائیل کا بڵێەوە تا من ئەتوانم لە هەر شوێنە بم بخەمە ژێر مەترسیەوە ئەتوانێت بە ئەمریکاوە بڵێ. دیارە فەزای ئێستا هەموو لایەک جگە لە ئیسرائیل خوازیاری ئەوە نییە کە ئەم توندبوونەوەیە بەرە و شەڕێکی دەرگیری ڕاستەوخۆی وڵاتەکان بڕوە. ئەوە ئیسرائیلە کە هەوڵەدا ئێران ئیستیفزازکە، هەوڵەدا حیزبوڵڵای ئیستیفزازکە، هەوڵەدا بە خاتریەوەی کە ئەم بارە شکست خواردی خۆی هەڵسەنگێتەوە و بتوانێت لە فەزای داهاتووە پێگەیشتر تر پیاکاتەوە. بەڵام بەپێیەوەی کە ئەم جەنگە ماوەیەکی زۆرە لەسەر لایەنە دەرگیرەکان بە تایبەتی ئەمریکا ئەوروپا کەوتووە، کەمتر توانای ئەویان هەیە کە دەرگای شەڕێکی تر بکەنەوە. بەس لە نێو ئەم فەزا درۆن و موشکبارانەیە ئەو مەترسی و دۆخەیەنەتە پێشەوە کە ئیمکانی ئەوەیە کە یەکێک لەو لایەنە نامەسئولانە هەوڵ بە فەزاکە بە ئاراستی کردنەوەی دەرگای شەڕێکی تر لە ناوچەکەدا بخۆڵکەێنێ. یعنی ئەمێ بڵێم کە فەزای ئێستا گێژاوێکە لە درێژبوونەوەی ئەم میلیتاریزمەیە سەری هەڵداوە ئەگەریەوەی هێناوتە پێشەوە کە هێزە چەکدارە میلیشیاییەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست، ئەوانەی کە گروپی ئیسلامی سیاسین، ئەوانەی کە سەر بە ئێرانن، ئەوانەی حتا بە دەرنیە ئیسرائیل فەزایکی وا بخۆڵکێنە کاوانە بکێشێتە ناوچەکە بکێشێتە نێو شەڕێکی ڕاستەوخۆ کە دیارە ئەمە گەورەترین خەتەرە کە ئێستا ناوچەکە تهدید دەکات. یعنی خەتەری
هەڵگیرسانی شەڕ و درێژبوونەوەی بۆ شەڕی وڵاتی یا شەڕی دەرگیری ڕاستەوخۆی نێوان ئەمریکا و لایەنەکانی ئیسرائیل و لایەنەکانی تر. بە بڕای من ئەمە گەورەترین کێشەیە کە دیارە ئاساوارەکانی بۆ سەر ژیان و گوزەرانی خەڵک، هەرەوەی کە ئەم چەند ڕۆژە هەولێر بردومان کراوە، ترس و دڵە ڕاوچێ ژیانی خەڵکی داگرتووە، بازار ئارامی ژیانی ئاسایی خەڵکی خسۆتە ژێر سوالەوە. دیارە گەرەوە لە شاری هەولێرا بێ بۆ بەغا و بەسرا و کەربەلا و ئەو منتیقانەش هەروایە و لە وڵاتانێکی تری وەکو یەمەنی ژۆی کە ئەمریکا هەڵەستێ لەگەڵ بەریتانیا لایەکی شاری یەمەن بردومانەکە، ئەوەی کە ئیسرائیل ترۆرەکە، هەموو ئەمانە نیشانەدا کە فەزای ترس و تونکردنەوەی فەزای جەنگی تا ئەو ئاستابە کە ئیمکانە لە دەست دەرچێ یەکێ لە لایەنەکان چۆنەڵی لە ئاکامێکەوانێ بتوانێت لە خلاری ئەم بردومان و ڕۆکێت بارانەوە لەوە دەرچێکە بڵێ من تۆڵی خۆمەکەمەوە ئەو کاتە ببێتە جەنگێکی بەکردەوە کە جگە لە هاوڵاتیانی بێدیفاع کە هیچ قازانجێکیان لەم شەڕ و میلیتاریستیانە کەسی تر نابێ بە قوربانی. هەرچەنە خۆتان ئاماژەتان پێداوە هاتنە سەری، بەڵام دەمەوێت لەسەرەوە زیاتر بپرسم کە لە بەرامبەر ئەم هێرشانەی کە ئەکرێت لایەنی بەرامبەر دێت تۆڵە ئەکاتەوە و جێگەیەک ئەکاتە ئامانج و هێرشی درۆنی یان موشکی خاتە سەر. لێکەوتەکانی ئەم هێرشانە چین و چی مەترسیەک بەکردەوە بۆ سەر ژیان و گوزەرانی خەڵکی لە ناوچەکەدا پێک دەهێنێ؟ ئێوە خۆتان نەزان ئەم جەنگەی کە بە دوای 7 ئۆکتۆبەر لەلایەن حەماسەوە دەرگای کردەوە بۆ پاساوێکە دەست ئیسرائیل کە بکرێتە کوشتار و کاولکاری و اینجا ڕاکێشانی هێزی جەنگی و دەریایی ئەمریکا و تەمەرکوز پێکردنی میلیتاریزمی جەنگی لەلایەن هەموو دەوڵەتەکانەوە، ئێستاش دنەدانی شەڕی موکێت و درۆنی بۆتە چەکێک بەدەست هەموو وڵاتانەوە. مەسەڵەن ئێستا ئەوە تورکیا ناوچە کوردنشینەکانی بە تەواوی لە ژێرخانی ئابووری هەڵتەکاندووە، لە کارەبا، شوێنی دەرمان، شوێنی خەستەخانەکان، مەکتەب، قوتابخانە، شوێنە گشتەکانی هەمووی کاول کردووە. حوسیەکان هەروواکەن، حیزبوڵا هەروواکە، حەماس هەروواکە، حەشی شەعبی و لایەنەکانی سەر بە ئێران لە عێراق واکەن، ئەمریکا خۆی واکە، ئەمریکا و بەریتانیا بەگاڵتە نییە چەند دەوڵەت بلۆکییان دروست کردووە لە دەریای سوورەوە پەلاماری هەر شوێنێکیان بێ ئەیکەن. ئەو تا لە عێراقی ژۆکو خۆیتان لە بیداەتی پرسیارەکانە لە شوێنەکانی لە بابل، لە بەغا، لە کەربەلا، لە هەر شوێنێ بێ ئەم دەزرێژیان ناکە. معلومە ئەم شرایطە لەسەر هەلومەرجی قەیرانێکی اقتصادی کە پێشتر بووە کە کۆمەلگا ڕوبەڕووی بێدەرەتانیی اقتصادی، بازرگانی، ڕاوەستانی چرخەکانی بەرەمێنان بووە. ئەم جەنگە هێندەی تر بار و دۆخی ئابووری زیاتر کۆمەلگای بەشەری لە دنیای ڕاپێجەکە، حتا ئەو شوێنانەی کە زۆر دوورە پەرێزن لە ئەمریکا و بەرازیل و ئەمریکای لاتینیش دەگرێتەوە، چونکە هەموو شاڕی بازرگانی و هاتوچۆ پەگەخا لە سەرێکی تریشەوە ئەمە کوشت و کوشتار و کاولکاری پێ. ئەوەی نمونونەکەی سووریا کە تورکیا کردوێتی ئامانجی خۆی، ئەوەی کە لە شاری هەولێر ئێران کردوێتی ئامانجی خۆی، ئەوەی کە حوسیەکان دەریای سووری کردووە، ئەوەی کە ئەمریکا و بەریتانیا یەمەنی سەنعای پایتەختی یەمەنیان کردوتە ئامانجی خۆی، ئەوەی کە ئیسرائیل و حیزبوڵڵا سنووری یەکتری و ناوخۆی لوبنانیان کردوتە ئەمە نیشانەدا کە جگە لە کاولکاری، جگە لە ماڵوێرانی کوشتار شتێکی تری بەدوا نابێ. هەروەکو لە قسەکانی پێشووتری شاوتم لە درێژی ئەم فەزای احتیمالە یەکێک لەم هێزانە لە تەوازنی هێز و لە مەجرای تۆڵەسەندنەوەکو خۆیانەڵەن دەرچێەوە ببێتە بروسکەیە بۆ جەنگێکی فراوانتر و ڕاستەوخۆی ناوچەیی. و دیارە جەنگ هیچ کاتێک لە قازانجی خەڵکان نەبووە، بە تایبەتی شەڕێک ئەگەر خەڵکەکە خۆی هەڵی نەگیرسان بێ، شەڕێکە سەپا بێ لەلایەن چەندین دەوڵەتەوە کە بەشیان چەکینەوەی چەکدارن، ئەمریکا کە ئیسرائیلە، پاکستانە، ئێرانەوە هەیەی بە دەرەجاتێ، تورکیایە خۆگاڵتە نییە لە شەڕێکی وایە خۆمانەیە تری گوڵباران ناکەن. ئەمانە دیارە لە هەموو شتێک ئیسفاداکەن بە خاترەوەی کە پێگەی خۆیان قایمکەن بتوانن تەوازنێک ڕابگرن کە لە داهاتووە بەرژەوەندەکانی خۆیان بچنەوە. معلومە دوای هەر شەڕێک دانووسان و ڕێکەوتنە لە بینیەکە،
بەڵام لەسەر چی لەسەر ناوچەکانی بازار لەسەر ناوچەکانی نفوزی کۆمپانیەکانیان لەسەر سەرمایە گوزاری لەسەر نفوزی سیاسی و سیستەمی ئەمنی لە ناوچەکەیە بۆیە بە بڕای من ئاسەواری ئەم مەسەلانە زۆر خەتەرناکە زۆر مەترسیدارە و تقریبا ئێستا جیهان و بەگشتی و ڕۆژهەڵاتی ناوەڕاز لەژێر خەتەری جەنگێکایە و ئەمە یەکێکە لەو لێکەوتانەی کە ئەم شەڕە احتیمالی ئەوە هەیە کە ئەگەری ئەوەیە کە لە ئاراستە و لە درێژی خۆی دابی بە ئەگەر ئەم شەڕە لە ئیسرائیل نەوەستێ و ئەگەر ئەم هێزە میلیتاریزمە پاشەکشەی پێ نەکرێ کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی لە پێشیانەوە ئەمریکا و دەوڵەتانی ئەوروپا ئەگەر ناچار نەکرێن کە لەم بە خێرایی مەسلەی فەلەستین ڕاگرن چی دەرپشتوانی ئیسرائیل نەکەن و هەوڵ بدرێ ئەم فەزای میلیتاریزای هەڵگیرێ بە دڵنیاییەوە احتیمالی ئەوە ئەمێنێتەوە کە ئەم پێکدادان و شەڕە درۆنی و موشەکیانە لە درێژەی خۆیان لە شوێنێکەوە ئاگری شەڕێکی لێ هەڵاستێ. بە باش ێزانە بینەدا پرسیاری بینەرێک بێنمە سەر شاشە و ئاراستەی ئێوەی بکەم. پرسیارەکەش دەڵێ کە ئایا بایکۆتی کاڵای ئێرانی هێرشە درۆنی و درۆنیەکانی ئێران بۆ سەر هەرێمی کوردستان ڕادەگرێت؟ هێندەش باگراوند بڵم کە لە ماوەی ڕابردوودا کە ژووری بازرگانی هەولێر بایکۆتی کاڵای ئێرانی ڕاگەیاندووە و فەزایەکی بۆ سازکراوە. پرسیارەکەش ئەوەیە کە ئایا ئەم بایکۆتی کاڵای ئێرانی ئەتوانێم هێرشانە ڕاگرێت؟ بەدڵنیاییەوە ئەم سیاسەتە سیاسەتێکی ناڕاست و دژی ئاستی ژیان و گوزەرانی خەڵکی کوردستانە لەلایەن ناسیۆنالیزمەوە. ناسیۆنالیزم هەمیشە ژیان و گوزەران و قوت و ئەمنیەتی خەڵکی کوردستانی گرتووە بە دەزمایەک بۆ برنە پێشەوەی سیاسەت چەوتەکانی. معلومە قەزیەی هێرشەکەی هەولێر تەنها کێشەیەک نییە لە بینی جمهوری ئیسلامی و حکوومەتی هەرێمایە لەگەڵ دەسەڵاتی پارتیە کە ئەبێ محکوم کرێ کە ئەبێ ڕیسوا کرێ کە ئەبێ بەربگیرێ بۆی کە خەڵکی شاری هەولێر نەکەوێتە ژێر بردومانی ئێرانەوە. ئێران حەقی ئەوەی نییە و ئەمە مولهوڕیەکە کە جمهوری ئیسلامی ئێرانێکە. بەڵام ئەم کێشەیەکی ناوچەیەک و باسمان کرد کێشەیەکە تۆ ناتوانانی بەتەنیا ئێران دەمکوتکەی لە کاتێکە تورکیا حملاکە لە کاتێکە حوسی حملاکە حەشی شعبی حملاکە حیزبوڵە ئەمە فەزایەکە هەمووی پێکەوە گرێدراوە. قەتعیەن ئەم درۆنانە و سیاسەتی ئێران و حملەکانی بۆ سەر هەرێمی کوردستان سیاسەتێکی قودرەت نماییە سیاسەتێکە بۆ ئاسی منتیقەکەوێ پێگە و توانای خۆی پسە پێنێ و بەسەر هێزەکانی بەرامبەرە. بەڵام سەی لەوەدا ئەمانەی کە ئەم کەمپەینیان کردووە کە دیارە پارتی و حکوومەتەکەی و لانی هێزە ناسیۆنالیستەکانی لە پشتەوەیە. ئەی باشە بۆچی ئەم کەمپەینە ئەگەر بایکۆتی تورکیا بۆ ناکەن بۆ کاڵای تورکی ناکەن لە کاتێکا کە ئەوە تورکیا تا ئێستا ئەوە بە قسەی هەواڵەکان لەن زیاد لە سەر و قەراری ناوخۆی نێوان حکوومەتی عێراق و هەرێم و تورکیاوە کە بۆی هێستی کیلۆمەتر بێتە خاچی هەرێمی کوردستان ئێستا نزیک بۆ تۆ لە 6 کیلۆمەتر. ئەی بۆ ڕۆژگارانە ناوچەکان بردومانەکە حتا ئەوەی کە کوردستانی ڕۆژهەڵات کوردستانی سووریا بردومانەکە ئەی بۆ وەکو مەسلەیەکی ئینسانی بۆ بایکۆتیەوە ناکە. بە بڕای من ئەمە سیاسەتێکی پوچی ئەحزابی ناسیۆنالیستی ناسیۆنالیزمی کورد و پارتی لە پشتەوە خەڵک نابێت تێیدی ئەمە بکە. لە سەرێکی تریشۆ جگەلەوەی کە ئەم کەمپەینە ئەو شەڕە ناتوانێت ڕابگرێ بەڵکو ڕێک ڕاستەخۆ لە دژی ئاست و ژیان و گوزەرانی خەڵکە. تۆ معلومە کوردستان ژێرخانی ئابووری توانای بەرەمداری هەموو ئەو کاڵانەی نییە کە بەدیل بۆ ئەوانە دروستکە. لە لایەکی تریشۆ ئەمڕۆ دنیا اقتصادی دنیا بازرگانی دنیا ئەوەنە تێکەڵاوە هیچ وڵاتێک ئامادە نیە و ناتوانێت بە تەنیا کاڵا پێداویستیەکانی ژیان و گوزەرانی خەڵکی وڵاتەکە خۆی بەرهەم دێنێ. هەر دەرهێنانی هەر کاڵایەک لەو کاڵا پێشتیانە بە معنای گرانبوونی کاڵاکانی ترە. ئەگەر ئەمڕۆ نزیکەی لە 140 بۆ 50 کاڵا پێویستەکانی خەڵکی خواردەمەنی و خۆراک و جلوبەرگ و هەتا پێداویستێت کاڵا تەکمیلیەکان بۆ بەرەمێنان لە ئێران و تورکیاوە دێ لە 160 لێەوە دێ. ئەگەر ئێران دەربێ بە تەبیعەت ئەو کۆمپانیەکانی تورکیای قازانجی لەکەن ئەو کۆمپانیەکانی سەرمایه‌دارانی ناوخۆی قازانجی لەکەن بەڵام کاڵاکان گرانە بن و خەڵگە بێ
ئەو جا زەحمەت و ماندووبوونی زۆرتر بکێشێت تا بتوانێت کاڵای تورکی بکڕێ کاڵای بەردەست بکڕێ بە بڕای من نابێ تێیدی ئەم کەمپەینانە بکرێ بەڵکو بە پێچوانەوە بێ ڕیسوا بکرێ ئەگەر ئەمانێ لە دژی مۆشەکبارانی ئێران ڕاوەستین لە پێش هەموو شتێکا دەبێ لە دژی هەموو ئەو شەرایتە میلیتاریستە پاڵ ڕابوەسینەوە وەک خەڵکی کوردستان وەک بەشێ لە خەباتی جەماوەری ئازادی خواز لە وڵاتانی ناوچەکە لە ئەوروپا لە ئەمریکا لە دژی جەنگخوازی ئەمریکا و ئیسرائیل و هەموو ئەوانەی کە ژیانی منتیقەکەیان تێکداوە ئەبێ پێبنینە مەیدانەوە ئەگەر بمانێ بەر بۆ ڕۆکێتانە بگەین بجارێ ئەمریکا ناچارکەین کە شەڕ لە ئیسرائیل ڕاگرێ ئەوە بەهانەیەکە کە ئەم ڕۆکێتانی بەرەمێناوە ئەبێ شەڕ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و میلیتاریزم ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە میلیتاریزم پاکرێتەوە ئەمە ڕێگاکەیەتی نەبەوەی کە خەڵکی کوردستان برسیکەیت و گرانی زیاتری بەسەردا سەپێنی ئەمە ڕێگاکەی نییە من پێم وایە ئەم سیاسەتی کەمپینی بایکۆتکردنە سیاسەتێکی نادروستە لە دژی خەڵکە تەنها بۆ ئەوەیە کە خەڵک پەسیج درێ بۆ ژێرسایی سیاسەتە ناسیۆنالیستیەکان کە پارتی و یەکێتی و ئەحزابی هاوشێوەی ئەو لە پشتیەوە ڕاوەستنەوە دەسەڵاتی ئەوان قایمەکە بەسەر خەڵکەوە ڕێگای ڕاوەستان کۆتایی هێنان بەم جەنگ و کوشتارە ریزی کرێکاران و زەحمەتکێشان و جەماوەری بەتەنگهاتوو لە دژی جەنگ لە دژی کوشتار کاولکاری لە هەر شوێنێ بێ ئەگەر لە تورکیا ئەیکا بێ لە دژی تورکیا بێ ئێرانێکا لە دژی ئێران بێ ئەمریکایکا لە دژی ئێران بێ ئەمریکا بێ لە دژی ئیسرائیل بێ لە دژی هەر لایەنێکە کوشتاری خەڵکەکە و کاولکاری و فەزای جەنگیەکە ئەبێ خەڵک بێتە مەیدانەوە نابۆ میلیتاریزمی ئەمریکا نابۆ میلیتاریزم و ڕۆکێت بارانی ئێران تورکیا حیزب الله حەشتی شەعبی حوسی ئیسرائیل بەڵام ئەگەر بەڕاستی ئەمانەوێ فەزای میلیتاریستی لە جەنگ و جەنگخوازی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ناکەن ئەوەڵین گرەیە کە ئەبێ کۆتایی پێ بدرێ ئەیژەوەیە کە قەزی فەلەستینی حەڵکرایش بەوەیە کە ئەبێ دەستی ئیسرائیل و هاوپەیمانەکانی ببەسرێ بۆ درێژەدان بەم جەنگەکە تا بەهانە نایە بە حوسیەکان بردومانکە تا بەهانە نایە بە ئێران پێ لە ڕاکێشەیە ئەمە ڕێگاکەیەتی بەڕای من سڵح و ئاشتی و ئارامی لە دەست خەڵکایە لە دەست بەرەی ئازادی خوازی دژی جەنگایە نەک لە بەرەوانێک کە کەمپینێکەکەن بۆ برسیکردنی خەڵکە گوایە بەمە ئێران زەعیفە بێ نەخێر پێش ئەوەی کە دوا پرسیارم بکەم پێشنیارێک هاتووە ئەمێ ئاراستەی ئێوەی بکەم ئەویش دەڵێ کە هیوادارم ئەم بابەتە بکرێتە کۆڕوسی بینار و ڕوبەڕوو گفتوگۆی لەسەر ئەم بابەتە بکرێت ئەم بابەتە گرنگانە ئێستا قسەمان هەبێت لەسەر شەڕ و قەیرانەکان ئەمە پێشنیارێک بوو وەک خۆی خوێندنەوە و دوا پرسیارم ئەوەیە کە کاردانەوەی پێویست لە بەرامبەر ئەم هێرش و خوڵقاندنی نائارامیە دەبێت چی بێت خەڵکی خۆیان دەتوانن چی ڕۆڵێک بگێڕن بەڕای من یەکەم شدەوەی تا ئەو جێگەی بە خەڵکی ئێران و عێراق ئەگەڕێتەوە ئەوەڵین مەسەلەوەی کە بێ خەڵکی ئێران و عێراق ئازادی خوازان کرێکارانەوەوانە بێ بە شیعاریەوەی کە هەچی هێزی چەکداری ئەو منتیقەیە بێ بچێتە دەرەوە ئەمریکا ئێران حەشتی شەعبی بەڕای من ئەبێ خەڵک ئەو توانایە بگرێ ئەبێ خەڵک بە خەباتی خۆی بۆ پاراستنی ئارامی و ئاسایشی ژیان و گوزەرانی خۆی ئەبێ کۆمەلگای عێراق لەم هێزە میلیتاریستی و چەکداریە لە ئەمریکاوە تا ئێران تا هێزی دەوڵەتانی منتیقەکە ئەبێ ئەمانە پاکرێنەوانێ نابێ ڕێگەیان پێ بدرێ پێشتر ئێمە لە ڕاپەڕین و خۆپشاندانەکانی بەغا بیسمان کە خەڵک ئەڵێ ئەیود یان لە لوبنان بیسمان کە ئەڵێ هەمویان ئێمەش بەڕاستی بێ و شعارە بەرزکەینەوە لە پاڵ خەبات بۆ موچە و ئازادیەکان لە پاڵ داواکاری خزمەتگوزاری ئاو کارەبا و تەندروستی و خۆڕاییکردنی سوتەمەنی و هەموو ئەم خواسانە پاراستنی سەلامەتی گیانی و ماڵی کۆمەڵایەتی بەڕاستی نەیەکێتی کانە پارچکەوان خۆیان ئەو هێزانیان هێناوە یەکێتی خۆی ئەمریکای هێناوە خۆی یەکێتی خۆی ئێرانی هێناوە پارتی خۆی ئەو هێزانی هێناوە حکوومەتی عێراقی خۆی داردەستیەوەیە بەڕای منە بێ خەڵکی کرێکار و زەحمەتکێش جوڵانوویکی سربەخۆ لە پێناو پاراستنی ئەمنیەت و سەلامەتی لە پێناو ئاشتی لە پێناو برایەتی و هاوچارەنووسی خەڵکی کرێکار و زەحمەتکێشی ناوچەکە لە فەلەستینەوە
تا تورکیا تا یەمەن تا سووریا لوبناان تا ئەوروپا دەستخاتە ناو دەستی یەک هەریەکە لەگەڵ دەسەڵاتداری وڵاتەکەی خۆی حسابی خۆی یەکلاخ کاتەوە. ئەگەر ئێستا کۆمەلگا بەدەست نوێنەرانی خەڵکەوە بێ لە عێراقا لە کوردستانە ئەمریکا چیەکە لێ ئەو هێرشانە لە پاڵ بەبەرچاوی ئەمریکا و نەتەوە یەکگرتوەکانەوە کرێ بۆ هیچ کارێ ناکەن. خۆیان سیاسەتیانەوەی کە ئەم میلیتاریزمە درێژە پێبن بە خااترەوەی کە ئەو ناوچەیە لە دەسەڵاتی چین و رووسیا بپارێزن لە بەرامبەر نفوزی ئێرانە بیپارێزن. تورکیا هەروواکە بەڕاستی پەکەکە کەی خەتەر بووە لەسەر ئەمنیەتی تورکیا ئەگەر مەسەلەکەدەوە نەبێ تۆ پێگەیەک لە سووریا و لە عێراق و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە فەلەستینە. ئۆردوغان تۆ سیرکە خەڵکی کوردی جێردەسی خۆی چەوسێنێتەوە بەڵام لە ژێرناوی دیفاع لە خەڵکی فەلەستینە شەڕی ئیسرائیلکە. ئایا بەڕاستی هێزی وە لە بەرەی خەڵکایە حکوومەت و دەسەڵاتی بەدڵنیاییەوەنا خەڵکێکە ئازادی نەیە حکوومەتە سەرۆکێکە ئازادی نەیە بە هاوڵاتی و نیشتیمانیەکانی خۆی چۆن نەتوانێت مدافعی خەڵکی لێ قەومایەک و فەلەستین یا کوردستان بێ. بۆیە بە بڕای من گەرە یەک ثانیە ڕادگرم هەر چەلەوتم دو پرسیارە بەڵام سەرنجە هاتووە لەلایەن بینەرێکەوە پێم خۆشە ئاراستەی ئێوە بکەم دەڵێت کە تەنها کێشەی فەڵەستین نییە کێشەی باکوور ڕۆژئاوا ڕۆژهەڵات کێشەی میلیتاریزمەی ئیسلامیەکان و ئەمپریالیزمی ئیسلامی و یان پان ئەتاتورکی و ئەردوگانی ئەمانەش هەمووی کێشەن لە ناوچەکەدا ئەگەر بتانی وەڵامی ئەوەش بدەنەوە فەرمون. بە بڕای من ڕاستە ڕوتی ئیسلامی سیاسی تورکیا ئێران هەموو ئەمانایانێ لەم فەزایە لەم زەلکاوەیان مەلە بکەن قازانج کۆکەنەوە پێلێ ڕاکێشن بۆ ئەوەی لە سازدانەوەی سیستەمی اقتصادی و ئەمنی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە حسەی خۆیان بەرن. دژایەتی ئۆردوغان لەسەر مەسلەی کورد هەر ئەوە نییە کە دژی پەکەکەیە بەڵکو دژی هەموو ناوچەکەیە بە دەلیلی ئەوەی کە مەسلەی پەکەکەی بەڕێخسۆ بۆ ئەوەی کە قدرت نمایی خۆی لە سووریا بکە لە کوردستانی عێراق بکە لە فەلەستین بیکە حتا لە منتیقەی ئازربایجان و تورکمانستان و ئەوانە بەرامبەر بە هێزەکانی ئەرمینیا و نارەکانی خۆی بیکە. ئێرانی شەرواکە بەڵام ئەوەی کە ئەم مەسلەی خوڵقاندووە دەستی ئێران تورکیای ئاوەڵا کردووە دەستی تیرۆریزمی ئیسلامی لە هێناوەتەکایەوە لایەنی چووکو حوسی کە بتوانێت ببێتە فاکتۆرێ بۆ تێکدانی منتیقەکە. بە بڕای من سەرچاوەکەی ئەم هێزەکانی ئەمریکا و میلیتاریزمی ناتۆ لەوە دەستی پێ کردووە ئەوان شەڕیان لە ئۆکرانیا دەست پێ کرد ئێستاژەوە تا ئیسرائیلیان بەرداوەتە گیانی منتیقەکە لە هیچ تێسڵ ناکە بردومانی هەموو شوێنێکە وە بە پاساوی دیفاع لە ئیسرائیلە ئەم مەسەلەیان کردووە. مەسەن ئەو کەسانی کە ئەگەرمانێ بەڕاستی کوردستانی سووریا لە بەرامبەر دەسەڵاتی ئۆردوغانە خۆمان ڕاگرین لە پێشا بێ سەفێکی سربەخۆ لە ریزی ئەمریکاییەکان ڕابگرین. ئەمریکا فریادڕستی خەڵکی کوردستانی سووریا نییە تۆ بڕۆی لەگەڵی تەحالوفکەی بە خاتری و لەو ڕێگایەوە خۆ بەرامبەر بە ئۆردوگان پارێزی. ڕای گشتی جیهانی لە دژی ئەمریکایە لە دژی ئیسرائیلە لە دژی ئۆردوغانە لە دژی ئێرانە لە دژی حوسیە لە دژی حەماسیشە. خەڵک جەنگی ناوێ خەڵک ئارامیەوێ خەڵک ئینسان دۆستیەوێ خەڵک ڕزگاری ئەوێ لەم هێزانی کە کۆمەلگای بەشەریان بەرەو جەهەنەم و کوشتارگەی ڕاکێشاوە. مەسەلەکە کوردبوون نییە مەسەلەکە هەر کورد نییە مەسەلە هەر ئیسلام و مەسیحی نییە مەسەلە جوولەکە نییە. ئەمانە پاسا و ڕووکاری ئایدۆلۆژی بەشداریکردنی ئەم هێزانن. مەسەلەی بەرەیەکی جیهانیە ئینسان دۆستیە بەرەیەکی ئازادی خوازی و چینایەتیە بەرامبەر بەم ملهوڕیانی کە دەوڵەتانی سەرمایەداری لە ئۆردوغان و حوسیەکان و تا ئێران و ئیسرائیل و ئەمریکاییکە. بەڵام ئەوەی کە سوکانی ئەم ئاگرەی خۆش کردووە لە دەست ئەمریکا و رووسیا و ئەم دەوڵەتانەیە ئەگەر ئەوان سەرچاوەیەک و سەرچاوی ئەماگریان هەڵنەسانە ئەگەر قەزی فەلەستینیان هەڵ کردای ئەگەر لەسەر ریفراندۆمی کوردستان سەربەخۆی کوردستانیان تەئید کردایە ئەگەر دیفاعی ڕاستەوخۆیان لە خەڵکی کرێکار و زەحمەت چێشایە معلومە کە ئەو شتە ڕووی نەئەدا. بۆیە بەرەی ئازادی خوازی ئەتوانیان بەربەم مەسەلەیە بگرێ و ئەتوانێت پێی ئیسلامی سیاسی پێی تیرۆریزم هەر کەسێ بیکە پێی میلیتاریزم و ئەو کوشتارێکە بەڕێکخراوە دەرکێشە لەو ناوچەیە و ئارامی و ئاسایش بۆ خەڵک بگەڕێتەوە. لە قسە ئەوەیە کە
بەرەی ئازادی خوازی خەڵک خۆی توانێت ئارامی و سەلامەتی خۆی بێنێ خەڵک خۆی توانێت مافی بووە بەدەست بێنێ بەرەی ئینساندۆسی و ڕادیکاڵ و شۆڕژگەرانی جەماوەری ئەتوانێت ئەو سەنگەرە بێ ئەتوانێت ئەو هێزە بێ کە ئەم ناوچەیە لەم خەتەر و کوشتار و کاولکاریە دوورخاتەوە. خەسرە سایە سەرۆکی مەکتەبی سیاسی حزبی کۆمونیستی کرێکاری کوردستان زۆر سپاسکار لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤیدا ئامادە بوون. سپاس بۆ ئێوە ماندوو نەبن. زۆر سپاس. ئازیزان هەر ئێستاش سەبارەت بە ئاراستەی ناڕەزایەتیە جەماوەریەکان لە کوردستاندا بەردەوام دەبین لاگەڵمان بمێنەوە. مەڵە بینەرانی ئازیز زەرۆکو لە سەرەتادا ڕامانگەیان کە تەوەری دووەمی ئەمڕۆمان تایبەتە بە ناڕەزاتی مامۆستایان و ئاراستەی ناڕەزاتیە جەماوەریەکان بە گشتی لە کوردستاندا. ئەم بابەتەش تاوتوێ دەکەین لاگەڵ بە هەدینی حاجی بەکردار تاژ ناسرا و بە ڕێبوار عارف. ڕێوار عارف ئێوارەت باش و سپاس کە لەگەڵمانایت. سپاس بنەرجان سلااو ڕێزم هەیە بۆ هەمووتان بۆ هەموو هاوکاران بۆ بینەرانی بیسەرانی بەرنامەکەمان. لە ناڕەزاتی مامۆستایانەوە ئەمجارش دەست پێ بکەین کە لە ماوەی ڕابردوودا بەجیا لە درێژەدانی بایکۆت خۆپیشاندانی فراوانیش ئەنجام درراوە و ئێوە لەم خۆپیشاندانەتە قسە و باستان هەبووە و بە چالاکانە ئاگاداری خەڵکیتان کردوێتەوە. ئەگەر لەسەر ئەوەی کە ئێستا ناڕەزاتی مامۆستایان لە کوێیە بەکوێ گەیشتووە قسەیەکمان بۆ بکەن. بەڵێ بنەرجیان ڕاستیە بێ پێش هەموو شتێوە بڵێن کە ئەم دووسێ هەفتەی ڕابردوو قۆناغیشی تازە بوو لە بایکۆت و خۆپیشاندان و گربوونەوەکانی مامۆستایان قۆناغێک بوو هاوکات لەگەڵ ئەوەی شاکە ماوەی دووسێ هەفتەیەک بەهۆی سەری ساڵ و بەهۆی ئەو پشۆی کە بەڕێوە بوو دۆخەکە ئارام بوو بەڵام بە تین و تاوێکی یەکجار جیاوازەوە بە تین و تاوێکەوە نەک دەسەڵات چاوەڕوانی نەکرد لە ڕۆژانی یەکەمە یا بابلی یەکەم خۆپیشاندانەکانە دوو هەفتە لەمە پێش بۆ سێ هەفتە لەمە پێش پێی وا بوو ڕێژەیەک ڕەنگە لە چەند شارێکا بێنە سەر شەقامەوە بەڵام لە یەکەم وڵاتە لە یەکەم وڵامە بەرحاڵ ڕوبەڕووی وڵامێکی چاوەڕوان نەکرا و دەسەڵات ئەوەش بڕێ دەسەڵاتی شپرس کرد و تووشی حاڵەتێکی کرد کە پەرچەکردداری قورسل لە خۆی بنوێنێ پەرچەکردارەکەیشی بەرحاڵ هەموو ڕێگەیە کە پێشووتر کەمتر بیری لێ بکردەوە یا کەمتر لە ئەجەندای کاری خۆیان هەبوو گرتیە بەر یەکێ لەو شتانەی کە زۆر بە فۆکسی لەسەر کرد و بە بەردەوامی ئیشی لەسەر کرد لە ڕێی دەستگاکانی ڕاگەاندنەوە بوو لە ڕێ فریدانی خەڵکەوە بوو لە ڕێی التیهامکردن و لە ڕێی با بڵێن مەحکومکردنی ئەو حرەکەتە و ناڕەزایەتیەکانە بوو لە ڕێکەوە بوو کە هەرچی دام و دەزیاکانە بەتابەت دەوانێت کە سەر بە دەسەڵاتن کاریگەری و هەوڵێکی زۆریان نابەوەی کە بیرۆرای گشتی بووی مامەسایان بۆەوەی کە خەڵکانی ئازادی خواز لە شەقام پاشەکشە پێ بکەن بەڵام ئەمە بەمەوەڕانەوەسا لە حقەتا دەستیان بر بۆ سزادانی خەڵق دەستیان بر بۆ غایبوونی بەڕێبەر و مامەساکان لە هەندێ شار و شارچکە ئەمەوە تا ئەگاتە بەڕێوبەریاتی گشتی تا ئەگاتە وەزیر تا ئەگاتە دەسەڵات و حیزبە سیاسەکان بارحامیان لە سەخت بن ئەم دووسێ هەفتەیە شتێک کە بۆ خۆیان ئەتوانم بڵێم بە کەمتر چاوەڕوانیانە کرد و دەسەڵاتی تووشی شۆک کرد 20 مانگ بوو 20 مانگ دەسەڵات هەموو هەوڵ و تەقەلاکانی خۆی بەگەڕخست بۆ ئەوەی کە بتوانێت کەمترین نوزە لە شەقام بێتە دەر و کەمترین ڕێژەی مامەسایان و خەڵکی ئازادی خواز بێنە و شەقامەکانەوە بەڵام ئەمە بینیمان کە هاوکێشەکە دروست بە پێچەوانەوە بوو لەو ڕۆژە دروست زۆربەی شارەکانی کوردستان و ئەو ناوچانەی کە پێشووتر خۆپیشاندانی تیاکراوە بە تینتاوێکی یەکجار گەورەتر و فراوانتر و زۆرترەوە بە عەزم جەزمکردنیی زۆر زیاتر و ئەم حاڵەتەمان بینی ئەمە لە کاتێکا بوو ئەنواع نەخشە کێشرا بۆ ئەوەی کە هەڕەشە کرا بۆ ئەوەی کە ناوچەکەیان میلیتاریستە کرد لە بۆ ئەوەی حتا تەنانەت حاڵێک هاتە پێشەوە کە لە سلێمانیا هێز و لەشکرێکی زۆریان هێنا بۆ ئەوەی کە بۆ چاوتەسێنی خەڵق لە بەیانیەوە بۆ خاتەوەی کە کارەکە نەکرێت بەڵام وەختێکە وردە وردە ئاپوری خەڵکو و خۆپیشاندان و مامۆساکان هاتن دۆخێک کاتە پێشەوە نەکرد لە تەنیا لە سلێمانیا لە هەموو شارەکانە بەرحاڵ هاوکێشەکەی بە دەرەجاتێک گۆڕی هەڕەشەی حکومەت و دەسەڵات و یەشێتی بەتابەت لەم ناوچە بەردەوام بوو تاو ئەستەی کە
دۆخەکە وای لە هات ئێستا لە شارەکانی کوردستان ئێمە بینین کە دوو ڕۆژارێ لە شارە خۆپیشاندانەکرێت ئەمڕۆ ئەخیر شوێن بوو کە لە ڕانیە و لە ڕانیە کرا و هەروەها لە تەقتەقیش بە هەمان شێوە دوێنەکرا پێڕێکرا لە شارێکی کە هەر ئەمڕۆ ئەنجامدرا بەرحاڵ تقریبان لەم دوو ڕۆژە لە 3 شار ئەنجام درراوە جیاواز لە 20 ماکە لە زۆربەی شارەکانەوە هەبوون ئەم بڕبوونە ئەم ئاعتماد بەخۆکردنە ئەم جەرائەتە و ئەم لێبڕاوی مامۆستایان ئەتوانم بڵم لە ڕاستیە ئەزمونێکی تازەیە ئەزمونێکە کە دوای 4 مانگ تێپەڕبوون بەسەر خۆپیشاندانەکانە ئەگەرچی خودی ئەو 4 مانگە لە مێژووی خۆپیشاندانەکانی کوردستانە بۆ مامۆستایان بەتابەتی دەرفەتێکی یەکجار تازە و ئەزمونێکی یەکجار تازە و سەرکەوتوو بووە بەڵام هاوکات درێژە پێتانی ئەم ناڕزایەتیانە دۆخێکی دروست کردووە کاریگەریشی یەکجار گەورەی لەسەر ڕۆحیەی هاتە مەیدانی خەڵکو و لەسەر فراوانکردنەوەی بازەی ناڕزایەتەکانی شە بووە بۆیە ئەوەی کە ئێستا ئەمەی بینون لە ڕاستیە بە جۆرێک دێمە دەبینین ئاراسی خۆپیشاندانەکان و عەتف و سۆز و هاودڵی و هاوخەباتی خەڵق بۆ پشتگیریکردن لە داوای بەرحەقی مامۆستایان لە ئاسێکی فراوانە ڕۆژانە لە شار و شارەچەکانە سەرباری هەموو ئەو تەحەدایانەی کە هەیە سەرباری هەموو ئەو هەڕەشانەی هەیە لە ڕاستیا فراوان و فراوانتر بێتەوە ئەمە بە معنای ئەوە نیە پێم خۆشە لە ئێستادا هەرم پرسیاری بینە ڕێبوار عارف هیوادارم لە گەڵماندا مابێت بەڵێ ماوە پرسیاری بینەرێک لەبەرەوەی کە ئێوە ئاماژەتان بە خۆڕاگری مامۆستایاندا دەڵێت کە یەکێتی فشاری هێناو بۆ مامۆستایان تاوەکو دەرگای قوتابخانەکە بکاتەوە وەڵامی مامۆستایان چی بووە لە بەرامبەردا ئایا بایکۆت دەشکێت لە ڕاستیا ئەوەی کە بایکۆت دەشێ ئێستا ڕەنگە هەر خەون و خەیاڵەکانی یەکێتی بێدار حاڵە پێچەوانەکەی دروستە یعنی خۆی شانسێکی هەیە ئەم ناڕزایەتی مامۆستایان ئەوەندەی وەزیر و گزیر و دەسەڵات و حکوومەت و یەکێتی هاواری کبکردنەوە و بێتانکردن و کۆتایهێنان بەم ناڕزایەتیانە بێ ئەوەنە اعترازەکان فراوان و سەراسەریتر و بارحاڵ بەهێزترە بن ئێمە بینیمان چەند جار یەکێتی هاتە سەرخەت هەڕەشە کرا بەڵام لە عینی کاتە باسنەی خۆپیشاندان و ناڕزایەتەکان زۆر زیاتر بوو و مامۆستایان بە یەقینێکی تەواو بەهێزەوە بڕوایان بەوە هەیە کە ئەم خۆپیشاندانانە بە هیچ جۆرێ کۆتایی پێنایە بایکۆت کۆتایی پێنایە هەتا گەشن بە داخوازیەکانیان و من پێم وایە بارحاڵ ئێستا بەتابێت لە بارودۆخی کوردستان لەم ڕۆژانە ئێمە دەبینین کە ئەو هاوکێشەی خەریکە بەرەو ئێوێ ئەڕوا سەرباری هەموو تەحەداکانی یەکێتی کە من خۆشخەیاڵ نیم بڵێم بەوە شەوڕائوەسێ من تەسەورەکەم یەکێتی هەوڵ و تەقەلاشی زۆر زیاتریش با بۆ پەراوێستخستن بۆ پاشە پێکردن بۆ ئەوەی کە کۆتایی بەم وەزعێتە بێنێ بەڵام لە ڕاستیدا ئەتوانم بڵێم بزوتنەوەی مامۆستایان پێیناوەتە قۆناغێ پێیناوەتە جۆرە لە ئەزمونێکی بەدەستێناوە بڕوابوونێکی بەخۆ بەدەستێناوە ئیرادەیەشی تیا ئەخڵقەیە کە ئینسان ئەحساسەکە لە ڕۆژ بە ڕۆژ ئەم مەدی شۆڕژێڕێتی و ئاعتراز و ناڕزاییە فراوانترە بێتەوە ئەمە بووەتە هەوێنی ئەوەی کە خەڵکیش احتیمادێکی زۆرتر و زیاتری پێ بکە بۆیە لە پەیوەند بە مەسەلەی ڕاگرتن و ڕاوەسانی بایکۆت بارحاڵ ڕەنگە لەو خەون و خەیاڵانە بێت کە زۆر جار کۆمەلگەی کوردستان بۆ هەرچی شێ هاتبێتە مەیدانە ئەوان لە جەمسەری پێچەوانەکەیەوە شتێک کە فڕێنە ناو شەقامە و ناوزادەوە کە دواتر بە زەرور زیانی خۆیان تەواو بێ کۆمیدیایەک لەم ڕۆژانە ئەوە بوو کە وەختێکە یەکی 20 ما خۆپیشاندانە ناکرێ هاوکات وەزیری پەروەردە باسی وا کاڵێ 750 قوتابخانە کراوەتەوە لە ناوچەکانی هەڵەبجە و سلێمانی ئەو منتیقانە کە لە ڕاستیدا نەکەس 750 مامۆستا لەم ماوانە سونەتەوە سەرکار ئێستەیتە بارحاڵەمە ئەم مەدە بینینەوە بەرەو ئاراسەیە کە ڕواکە مەقاومەت و ڕاوەسانەکە زۆر زیاتر و فراوانتر بووتەوە و پێداگرتن لەسەر مەسەلەی درێژە پێدان بە بایکۆت نەک ئەوەی کە لە ڕاستیە ئەم شعارە خەریکە تەبدیلە بێ بە دۆزینەوە ڕێگە و ڕۆشتی خەباتکارانی تر کە بتوانێت لە ئاسی کۆمەلگا کاریگەریەکانی فراوانتر و هەمەلایەنتر بکاتەوە. پرسیارم زۆر هەیە بەڵام بینەرانیش پرسیاریان ئاراستە کردووە پێم خۆشە ئەوانیش بەشدار بن لەم بەرنامەیەدا بۆیە هەوڵدەدەم بە چڕی ئەمانە ئەتاوتە بکەین بەڵام پرسیارێکی سەرنجڕاکێشەوەیکە ئایا کاتی ئەوە نەهات مامۆستایان ڕێکخراوی سەر بە خۆی خۆیان پێک بهێنن چونکە
یەکێتی مامۆستایان چیتر وەڵام دەرەوە بە خواستی مامۆستایانی کوردستان نییە وەڵامیان پرسیارە بدەنەوە بینە سەر پرسیارەکانی مەزان لە ڕاستیا با منەوە بڵێم تقریبان مامۆسایان شکلێک یا زۆرە لە ڕێکخراوبوونیان لە 10 ساڵی ڕابردووە هەبوو و منەوەی بینمەوە بە ئەزمموی ئەم 4 مانگە ئەتوانم بڵێم ڕێکخراوترین و نزیکترین و بە ئیرادەترین توێژەکانی کۆمەلگاچین توێژەکانی کۆمەلگا لە ئێستەی ڕووداوەکانی ناو کۆمەلگەی کوردستانە مامۆسایانن بۆیە ئەم بابەتە ڕەنگە تەنیا پەیوەندی بەم 4 مانگەوە نەبوو بێ ینی ئێمە ساڵانی پێشووتریش دوای 2015 چەندین جار شەپۆلی مامۆسایان و ناڕزایەتی خۆپیشاندانەکانمان بینیوە کە مامۆسایان دەوری کاریگەریان هەبوو بەڵام مەسا مامۆسایان لە دەوری کاریگەر و نەقل بوون بۆ دەوری سەرمەشق و بۆ دەورێکە تەسیراتەکەیان خەریکە تەبدیلە بێ بە نوعێکی کارا و با بڵێن مەیدانی لە خەباتکردن سەردەمانێک ئێمە درێژەمان بە بایکۆتەدا بەڵام بایکۆت ئەو شتە نییە کە تۆ لە ماڵەوە دانیشی ئەو شتە نییە کە توازە قوتابخانە و دەرزوانەوەتر بوویتەوە ئەگەر ئەمە تایتڵەکەیەتی لە ڕاستیا مەحتەواکەی بوو بەوە گردبوونەوەمان کرد مەحتەواکەی بوو بەوەی کە بارحاڵ ڕێپێوانمان کرد بوو بە خۆپیشاندانمان کرد و لە هەموو ئەمانە زیاترە ئەو شتەیە کە زۆر مانایکی جیاوازەیە ئێستا هەر کەسێ گوێی لە شعارەکانی مامۆسایان و خۆپیشاندانەکان بێ ئەبینێت تەنیا مەسەلەکە ئەوە نییە کە موچەی مامۆسایان دواکەوتووە ئەوە نییە کە سێمان قەرە بکرێتەوە ئەوە نییە کە وانە بێژەکان با بڵێن دا بمەزرێن ڕاستە ئەمانە هەمویان ئەسڵیترین با بڵێن داخوازیەکانن بەڵام شعاریکەی زۆر شۆڕژێڕانە و زۆر واقعی کە لەلایەن چین و توێژەکانی کەوەوە بە هەر حاڵە توانم بڵێم بە ئامانجدارانە هاتوۆتە پێشەوە کاتوانێ هەموو تانوکۆی کۆمەلگەی کوردستانی تەنیوێتەوە بۆیە من پێم وایە تاو شوێنەی بەوە گەڕێتەوە کە مامۆسایان ڕێکخراون مامۆسایان 10 ساڵێکە دەستیان پێ بردووە و ئەمە بەحسێکی زۆر فراوانیشە لە ناو خۆیانە لە ناو خۆپیشاندان و گربوونەوەکانە بە بەردەوامی تاکی لەسەر ئەوەکەنەوە کە یەکێتی مامۆسایان نوێنەریان نییە هەتا یەکێتی مامۆسایان تا ئێستا چەندین جار هەوڵیان ناوە بۆی بە زۆر لە زۆرەکان لە دوو ڕیانێکە هەم شیش نەسووتێ و هەم کەبا بەحاڵ موقفێ دەرخەن بەڵام مامۆسایانی ناڕازی بە هیچ جۆرە بۆەوە ڕازی نین و بەحاڵ ئێستا خۆیان وەکو بەدیری واقعیە بینن بۆیە ئەوەی ئەم پرۆسەیە تەبدیلە بێ بەوەی کە لە ڕاستیە یەکێتیەک یا ڕێکخراوێک یا با بڵێن ڕێکخراوێکی مامۆسایان پێک بێنن یانە هەر ئێستا لە ناوخۆیانە بە جۆرە لەو ڕێکخراوە هەیە ئەوەی کە ئەمە شڵکڵێکی فەرمی بگرێ بەخۆیەوە ڕەنگە بەحاڵ خودی ئەزمموی ئەم قۆناغی ئەم ڕۆمان بەحاڵ زیاترەوە ساکاتەوە کە من تەسەورەکەم بە تەسەوری خۆم نەکتەنیا لە مامۆسایان دەتوانێت وەکو بەشێ لە خەڵکی ناڕازی کوردستان ئەو زەرفێتە بۆ خۆیان پێکبێنن کە زۆر گرنگە بەڵام ئێستا مامۆسایان بەتابەت لەم قۆناغی ئەخیرا لەوە تێگەشتوون کە داخوازیەکانی ئەوان تەنیا داخوازی خەڵکی شەقام و ناڕزایەکان نییە من بۆ خۆم وەکوێشێ لەو کەسانەی کە لە ماوەی 4 مانگی ڕابردووە لەناو خۆپیشاندان و لەناو ئاپوری ڕێپێوانەکانە هەبووم دەیان جار ئەم بەرکەوتە قسە و باسانەمان لەگەڵ مامۆسایانی ناڕازیە هەبووە کە داخوازیەکان هەرەوە نییە کە مامۆسایان داوایەکەین تەبەن بە ڕاستیا بە ئەو بنم لە سەرەتان بابەتە زۆر سەخت بوو زۆر لە مامۆستایان بەحاڵ پەنجیان ڕائکێشا بۆ من کە قەزەکە زۆر سیاسیەکەیتەوە بەها قەزەکەی خەیتە ناو مەسلەیەکی زۆر کۆمەڵایەتی تر و گەورەترەوە باشی ئەمە باری ئەمە گرانتر و قورسور سەنجینترێکە بەڵام لە حقەتە ئێستا لەم ماوەی بەتوانم بڵێم مانگەی ڕابردووە ئێمە شەپۆلێکی فراوان و بارحاڵدەنجێکی ڕەسا لە مامۆسایان و خۆیان نەبیستین کە بووەتە ئەمری واقع مەسەلەی بزوتنەوەیشی جەماوەری و بۆتە ئەوەی کە بارحاڵ خۆیان پێداگریەکەن لەسەر ئەوەی کە بێچین و کێژەکانی کە بێنە مەیدان ئەمە بارحاڵ هەنگاوێکی زۆر گرنگ و ئەرێنیە لەو خەباتی کە مەبەستە لە کوردستانە لەو سوارچوەی کە مەبەستە لە کوردستان من پێم وایە بارحاڵ کە بەشێکی لە ڕاستیا خودی خەباتی مامۆسایانیش بە ئاستی هاتنە شەقامی خەڵکی کوردستان و بەسراوە وەکو بزوتنەوەیەکی کۆمەڵایەتی بەڵام ئەوەی کە ئەم هەموو جوڵەی تا ئێستەی مامۆستایان ئەنجامگیریەشی کەی لێ ئەگرێ بۆ ڕێکخراوبوون لە ڕاستیا ئەوەندەی خۆم لە نزیکەوە پێدیم لەگەڵ هەسوڕاوانێکی زۆرە هەیە تا ئێستا ئەم بابەتە بابەتی گەرمی ڕۆژ نییە ئەوان خەریکی نەخشە کێشانی ئێستان بۆ سەرکەوتەکانیان بۆ پلاندانان بۆ ڕوبەڕووبوونەوە بۆ دۆزینەوەی نەخشە و ڕێگەی جیاواز بۆ دەنگ بەرزکردنەوە بۆ دڵخۆشکردن بۆ هێز و پشتیوانەی کە لە دەرو هەندەرانەوە دەستی پێکردووە بۆ دۆزینەوەی میکانیزمی جیاواز کە لە ڕێگەی بەغا حکوومەتی عێراقەوە ئەم کارانە درێژەی پێ بدرێ بۆ فراوانکردنەوەی سنووری ناڕزایەتیەکان بۆ ئەوەی کە بارحاڵ ئێمە بتوانین لە هەتا لە شار و شارسەکانی ژێردەسەڵاتی پارتیشە ئەم حرەکەتەیە چۆن بخڵقێنی و کاریگەریمان لەسەر فراوانکردنەوەی ئەو مەوزوع هەبێ بۆیە
بابەتی ئەسلی لە ئێستا وەکوتم مبارزات و قەباتی شۆڕژێڕانەیە کە ئێستا لە دەوریان و بەکردەوەت لە ڕاستیە مامەسایان ئێستا زۆر لە ڕێکخرا و ڕێکخرابوونی خۆیان پێکەناوە کە هەر وەخت دەست بۆ بەرم بۆ فەرمیکردنەوەی ئەم کارە بلکەم وایە ئێستا قۆناغێکی زۆر گەوریان شەوتێکی زۆر گەوریان و ئەزمونێکی زۆر گەوریان بەدەستێناوە بۆ ئەوی کە ئاسانترین ڕێگە و ڕەوشتێ بێ کە سبێنێ بیانوێ ڕێکخراوێکی لەو چەشنش بێت. ئەگەر فراوانی لەسەر ناڕزایەتیە جەماوەریەکان بکەین کە مانگە بەر لە ئێستا کە چاوپێکەوتمان هەر لەگەڵ ئێوەیە بوو ئاماژەتان بەوەدا کە لە شار و شارۆچکە جیاوازەکانەوە هەڵسوڕاوانی ناڕزایەتیە جەماوەریەکان خەریکن یەکتری دەدۆزنەوە و پەیوەندی بەیەکەوە دەکەن و بەرەو کارێکی ڕێکخراوەی دەڕۆن. ئەگەر لە سەرەتای ئەم ساڵەوە تەماشاکەین ئەم جۆرە لە کۆنتاکت و کاری هاوبەشی نێوان هەڵسوڕاوانی ناڕزایەتیە جەماوەریەکان لە شار و شارچەکانی کوردستانە چی هەنگاوێکی ناو بەرەوکی ئاراستی ببات؟ لە ڕاستیە بناجیان هەستە زۆر دڵنیانیم لە تێگەشتنی هەموو پەرەگراف و قسە و باس و پرسیارەکەت، بەڵام پێم وایە بێ فۆکسی تۆ زیادتر لەسەر ئەوەیە کە ئایا ناڕزایەتیە جەماوەرەکان لە ئێستا ئێمە چ تەسەورێکمان لێ هەیە یا بەرەوی کوێ ئەڕۆن. هیوادارم ئەگەر وایە هەڵسوڕاوانی ڕەنگە بابەتێک کە بێ لە پشتی کەواریسەوە نا، بەڵام بە مانایە مێژوودارتر ڕێکخراوبوونی خەڵکانی ناڕازی کۆمەڵگەی کوردستان و ئەو بەشەی لە هەرحاڵ پێی وایە ئەزمون و تەجروبە و ڕێگە و ڕەوشتەکانی پێشووتر بە زۆر لە جۆرەکان تووشی گرفت و تووشی نوشست و تووشی پاشەکشە بوون. ئێستا دەنگێکی جیاواز لە کۆمەڵگەی کوردستان و ئێستا جوڵانەوەیکی جیاوازە بینین کە ئەم جوڵانەوەیە ئەتوانم بڵێم لە 6 مانگی ڕابردووەوە کاری کردووە بۆ ئەوەی پرسیاری بەپاکردنی بزوتنەوەیەکی جەماوەری لە کوردستانە لە ئاستی ڕێکخراوبوون و دروستکردنی ڕێکخراوەکە بەهەرحاڵ بکاتە ئەمری واقع و ئەمە حەدیەقەل لە پەیوەندیەکانی خۆمانە من لەم توانم بڵێم دەشارەی کە لە ئەم ماوەی چەند مانگا هاتوچۆی هەڵسوڕاوان و کەسایەتەکان و کەسانێکە باعتیباری کار و هەڵسوڕانی خۆیان ئەزمونێکی شۆڕژێڕان و جوانیان هەبوو لە شارەکانیانە و لە ناو خۆپیشاندان و ناڕزایەتیەکانە کەسانێک بوون کە دەوری پێشڕەویان هەبوو، کەسانێک کە کاریگەریان لەسەر ئەو دەنگە ئاڵ و گۆڕبەخشە هەبوو لە ناوچەکانی خۆیانە. لە ڕاستیە تا زەرفەتەکە زۆر گۆڕاوە، زۆر جیاوازترە و بۆ مانایە بەهەرحاڵ زەمینەی ڕێکخراوبوون لە ئاسێکی زۆر بەرچاوترایە و ئێمە لەو پرۆژەی کە تقریبان 5-6 مانگ لەمە پێش دەستمان پێکردووە تا ئەم کاتێک کە ئێمە قسە و باسی لێگەڵاکەین کۆمەڵە کەسایەتی زۆر ناسرا و زۆر دیاری کوردستان و لەو کەسانی کە کارایەکی گەورەیان هەم لە نێو ڕیزی مامەسایانە هەیە، هەم لە نەو ناڕزایەتەکانی شار و شارۆچەکانی کوردستانە هەیە، ئێستا پێکەوە خەریکی خۆڵقاندنی و دروستکردنی ئەو ڕێکخراوین کە لە ڕاستیە ئەگەری ئەوە هەیە هەر لە 24 ساعتی داهاتووە ئێمە بە حکمەوەی کە لەم 1-2 ڕۆژی ڕابردووە کۆبوونەیەکمان کردوێنێ لە کۆبنەوەکە بەهەرحاڵ ئەوەکو ئەمرێکی واقع هاتە پێشەوەی تر کاتیەوە هاتووە هەڵ و تەقەلاکانی 8 مانگ و 10 مانگی خۆمان لە نەکرد کوردستانە لە ناوچەکانی خوار و ناوەڕاستی عراقیشە کۆ بکەینەوە و بەهەرحاڵ خۆمان ڕابگەین لە ئاسی کۆمەڵگەی کوردستانە، چونکە لەلایەک نفوزی کۆمەڵایەتی و کاریگەری و بوونی ژمارەیەکی بەرچاو لە کەسایەتیەکان و هەڵسوڕاوانی ئەم نزیکایەت بزوتنەوەیە و لەلایەکیش هاوکات بەسدانەوە و گرێدانەوەی ئەم خەڵکە ناڕازیانەی کە لە نێو شار و شارچۆکانی کوردستانە لەگەڵ ئێمە هاوکار و هاوخەبات و هاوڕێن بەهەرحاڵ زەرفەتەکەی وە ئەوەندە باشی هێناوەتە پێشەوە. ئێستا ئێمە لە مەبەدوا ڕەنگە لە چاوپێکەوتنی داهاتووە لەگەڵ بەڕێستانە حتمما ئێمە بە ناوی ئەو ڕێکخراوەوە بەهەرحاڵ کارەکانی خۆمان دەبینە پێشەوە لە حزورمان لە خۆپیشاندان و لە هەموو ئەو ئەتراز و ناڕزایەتیانەی کە هەیە هەر بە ناوی خۆمانەوە بێ و ئێمە ئەم شتەیەوەکو بڕیارێکی دوێنەشە و دوێنێوارە بڕیارمان لەسەرەوەدا چ لەسەر مەسەلەی بزوتنەوەی ناڕزایەتەکانی کوردستان و چ لەسەر قەزەی تعریفکردنی ناوچەکانی کەرکووک و با بڵێین مەحەلاتی کەرکووک لەسەر هەردووشیان بە ئەجەندایەکی تازەوە بەهەرحاڵ سەرباری هەموو کارێکە کارمان لەسەر کردو ئیشمان لەسەر کردو، بەڵام لە دوو ئاراستا یا لە وەک دوو بابەتی جیاواز ئێمە نەکە لە کوردستانە لە ناوەڕاست و جنوبی عراقیشە ئیشی بۆ بکەین چ لە ڕێگەی یاساییەوە بە هۆی ئەو ژمارە فراوانەی لە
پارێزەر لە ناوەڕاستی عێراق و لە جنوبی عێراق بارحاڵ هەمانە هەم بەهۆی ڕێگەی کۆنگرەی ڕۆژنامەگەری و بارحاڵ لە ڕێگەی میدیاوە وەک بەشێ لە حرەکەت و ناڕزایەتەکانمانوێت لە عێراقیشا بە شێوکی سەربەخۆ بە شێوکی ناڕزایەتیەکی سەراسەریتر ئیشکەین بۆ ئەم دەنگی ئەترازێ و ئەم دەنگی ئەترازە بارحاڵ ئەوەی کە لە نێو مامۆسایانی شاتا ئێستا کارمان کردووە بۆتە بەشێ لە داینەمیزمی بەهێزکردنی جوڵانەوەی ئەو ڕێکخراوەیە و بارحاڵ شکل پێدانی ئەو ڕێکخراوەیە کە کۆمەڵی کەسایەتی زۆر جوان و کارا و کاریگەری نێو ئەم بزوتنەوەی ناڕزایەتی مامۆسایانیش ئەمڕۆ هاو خەبات و هاوڕێ و هاوکاری ئێمە لەم ڕێکخراوە پرسم هەرچەنە جارێ ڕێکخراوەکە ڕانەگەاندراوە و چاوەڕێیەکەین ڕاگەاندنی ئەم ڕێکخراوە ببینین و بەڵام ئەگەر لێرە پرسم چارێک ئەم ڕێکخراوە دەخاتە دەستور کاریەوە و هەوڵ بۆ چی شتێ دەدات بناجانمە بە پێی ئەو چوارچێوە بە پێی ئەو موازنەوە بە پێی ئەو تێگەشتنەی کە پلاتفۆرمێکمانەیە لەم پلاتفۆرمە خاڵی بەهێزی ئێمە بەتابێت لە کوردستانە لەو نقطەوە دەستی پێکردووە کە هەرچی ناڕزایەتیەک بێ لە کوردستانە لە هەر شێوازێکیا بێ ناڕزایەتی کە عەدالەتخوازانە کە پەیوەندی بە ماف و داواکاریەکانی خەڵکی کوردستانەوە هەبێت یا هەیە ئێمە لە تەشەنیشیان نەگڕاوەساون ئێمە بەشێکین لە ئەو ناڕزایەتیە منەگە لە سەردەمانی خۆپیشاندان و با بڵێ ماگرتنەکەی کفریەوە بڵێن هەتا هەموو ئەو جوڵانەکەی کە تا مەسلەی کەرکووک تا هەندێک لە ئێترازاتەکانی با بڵێم ناوچەی بازیان و ئەمانە بەشێ بووین لەو ئێترازانە دوایینیان ئەم مەسلەی بزوتنەوەی مامەسایانەیە کە بارحاڵ توانیمانە لە ئاسێکی فراوان و باشە ئەو کاریگەریەمان لەسەری هەبێ و ئەو پەیوەستەمان هەبێ بە نێو ئەم ئێترازەوە ئێمە یەک خانە یا یەک بەژیا بەسێ سەفێکماندانە ناوە ئێمە پێمان وایە خەڵکی کوردستان لە هەموو ڕۆژی سیاسی اقتصادی ئیجتیماعی ستەم و نابەرابەری و نەعەدالەتی پێکرێ ئەم حکومەت و دەسەڵاتە ئەم حیزبەلایەنیانە ستەمگەریان گەیاندۆتە لوتکەی خۆیان و ئێستا کاتی ئەوە هاتووە خەڵکی ناڕازی کوردستان بیر لە بەدیلێکی جەماوەری بکاتەوە بیر لە بەدیلێ بکاتەوە کە بتوانێت سەراپای ئەو مافو داخوازیانەی خۆی کە هەیەی لە شەقامە بارحاڵ بەس بداتەوە بەبوونی ئەو ڕێکخراوە بەبوونی ڕێکخراوبوون و بەبوونی ناڕزایەتەکەی ڕۆژانەوە بۆیە ئێمە لەسەر شتێکی دیاریکراوە ڕانەوەستاین بەڵکو ئەوەی کە ئامانجمانە تەواوی تانوپۆی کۆمەلگایە لە هەموو جونگەکانی کۆمەلگایە لە هەموو ئاسە سیاسی اقتصادی و اجتماعیەکانە کە کاری لەسەرەکەین بۆی بارحاڵ بتوانانی سەرنجام ئەم ناڕزایەتیە لە هەموو شار و شارچەکانی کوردستانە تەنانەت بە ناوچەکانی بابلین پارتیشەوە کە ئێستا لە کۆنداکت و پەیوەندیی باشیان لەگەڵ ژمارەیەکی دیارە لە ئەو ناوچانە بارحاڵ بۆ بگەین کە ئەم ڕێکخراوە چۆن بتوانین لە ئاسی سەراسەریە ئیشکا بۆ ئامانجە هەمەگیریەی کە وەک چەترێ خۆی بنوێنێ بۆ تەواوی خواست و داواکاریەکانی خەڵکی کوردستان ڕۆژێ ئاوا ڕۆژێ کارەبایە ڕۆژێ موچەیە ڕۆژێ ئەوەیە کە لە کەرکووک ئەخڵقەیە ڕۆژە تەعریبە ڕۆژێ بارحاڵ گەندەڵیە ڕۆژێ کێشەی ئاوەڕۆیە ڕۆژێ کێشەی دەیان مەسائل هەیە لە کۆمەلگەی کوردستانە بەداخەوە کوردستان و عێراق ئەوەی کە ژمارەی ڕۆژ بە ڕۆژ باڵاتر دەچێت ئەو ناعەدالەت و ستەمەیە کە هەیە و ئێمەش دەمانێت وەکو ئەو چەترە باوەشکەین بەکۆی ئەو ناڕزایەتیانە و بە پیوەی ئەو دەنگانە کە بارحاڵ بتوانین نوێنەرایەتی و بتوانین تەمسیلی ئەو حرەکە ئیجتیماعی بکەین لە کۆمەلگەی عێراق و کوردستانە بەتابەت لە کوردستانە سێمەکە باسی لێ دەکەین بۆی کە لە پرۆسەی ئاڵوگۆڕەکانی ناوچەکە ئێمە خۆمان بۆ ئامادەکەین کە بارحاڵوەکو بەدیل لە واقعە لە بەرابەر بەم ستەم و نەعەدالەتی کە لە کوردستان و ناوچەکە هەیە بارحاڵ ئێمە جێگە و پێگەی خۆمان بەهێزکەین و بتوانین ببینە جێگەی هیوای ئەو کۆمەلگەیە ئەوەی کە لە کوردستانە زۆر گرنگە لە ماوەی ئەتوانم بڵێم ئەم دوسێ ساڵی ڕابردووە بێئومێدیەکی یەکجار گەورە ڕووی کردوتە کۆمەلگەی ئێمە ڕووی کردوتە حتا کەسانێکی زۆر چالاک و بە شەرافەتمەند و شۆڕژگەر بەڵام ئەوەی جێی خۆش حاڵیە ئەم ئەترازی ناڕزایەتی جوڵانی و مامەسایانە نەفەسێکی وە بیری خەڵکا هێناوەتەوە ئەتیمادێکی گەڕاندوێتەوە ئیرادەیەکی خۆقاندووە وەمە کاری ئێمەی بەڕاستی ئاسانتر کردوێتەوە و بە تەجروبە لە زۆری شار و شارچەکانە ئێمە خەڵکانێکی زۆر ڕۆژانە لە پەیوەند داین بارحاڵ کارمان هەیە پرۆژەمان هەیە پێکەوە و دەمانێت بارحاڵ ئەو فراغەتە سیاسی لە کۆمەلگەی کوردستانە هەیە پڕکەینەوە لە دەروی پەرلەمان لە دەروی ئەو ئەزمونە داڕزاوی کە لە نێو ئەحزابی سیاسیە هەیە لە دەروی ئەو بێ ئیرادیەی کە ئەم حیزبانە هیچێکیان بیر لە ژیان و گوزەرانی خەڵک ناکەنەوە ئێمە وەکو پلاتفۆرمێ
دەمانوێت زەفێت بین بۆ گرێپێدانەوەی خەباتی شۆڕژێرانەی خەڵکی کوردستان بۆ ئاڵوگۆڕەشی ڕێشەوی بنچینەی. هەم من پرسیارم زۆرەوە هەم بینەران پرسیاریان نردووە ئەگەر کورتیان کەمەوە هەم پرسیارەکانی خۆم قەتیسکەوە هەمینی بینەرانیش پێکەوە هیوادارم ئێوەش بە کورتی وەڵام بدەنەوە. لە پرسیاری خۆمەزار لە سەبارەت بەم ڕێکخراوە چونکە زۆربەی پرسیاری بینەران ڕووی لە ناڕەزاتی مامۆستایانە چاوەڕوانی زیاتر لەسەری و بیستین، بەڵام ئەگەر کەسانی ئێستا گوێیان لێ بێت و جێگەی ئومێد بێ ئەم جۆرە لە کاری ڕێکخراوەی ڕەنگە کەسێکی ئاکتیو نەبێت چالاک نەبێ یان لە ناڕەزاتی مامۆستایانە بەشدار نەبێ، بەڵام بە جۆرە لە جۆرەکان بیاوێت ئەم پرۆژەیە سەرخات هەموو کەسێک دەتوانێت کار و چالاکی تیا بکات و یان بە بتوانێت کۆمەکی بکات بۆ کەسێکە بێ لە قسەکانتانە و ئومێدێکی هەیە. لە بین ناجارێکی کە بناژیان جاربەجار ئەی بڕی، بەڵام پێش هەموو شتێ بەرحاڵ ئەو دۆست و عەزیز و خۆشەویستانەی کە قونچکاون یا دەیانەوێ یا گرنگە بەلایەنەوە کە دۆخی ناڕەزایەتی خەڵکی کوردستان بە شێوەیەکی گشتی لەکوێدایە یا جۆرە لە ئامادەیی و لایەنگریان هەیە کە خۆیان بتوانن دەور و کاریگەریەکیان هەبێ ویا کە بیانێ بەرحاڵ بە عەمەلی لەگەڵ ئەم ڕێکخراوە و خەریکی دەست بەکاربی ئێمە لە دوو ئاساتوانی باسیکەین تا و شوێنەی بە هەندەران دەگەڕێتەوە. ئێمە لە زووترین کاتە خەریکی ئەوەی کە پرۆژەمان هەیە کە ئێمە چۆن تەواوی ئەو شخصیت و کەسایەتیانەی کە لە هەندەرانە هەن و دەکرێت و اعتیمادی ئەوە هەیە کە بارحەبتوان لەگەڵ دەنجێکی وابێن چێ ئێمە خۆمان پەیوەندیان لێگەڵاکەین چێ زەرفێتی کۆبوونەوە و سیمینار و پانێڵ هەوڵەدەین دروستکەین و چه ئەوەی کە خودی خۆیان هەر کەسێ لە داهاتووە گوێی لە قسە و باسی ئێمە بێ گوێی لە قسەکانی ڕابردووی ئێمە ئەبێ ئەتوانێ بارحاڵ پەیوەندی لەگەڵ ئێمە بکە جا چ لە ڕێگەی ئێوە بێ یا لە ڕێگەی ڕاستەخۆی ئێمە بێ کە بەتابەت ڕەفیق کوردستانی کە با بڵێن فەیسبوک یا ئیمێل یا تەلەفۆنی منیان لایە ئەوە ئاسانتر بۆی کە بتوانین پەیوەندی بکەین. لە ئاسی دەرەوە بۆ شێوە لە ئاسی کوردستانیشە لە ڕاستیە ئێمە تقریبەن لە ئاسی کوردستانە 4 مانگە کارەکەین. من بە شێوەیەکی گشتی لە بەردەوام لە نێو شار و شارچەکانم ئەتوانێ هەر کەسێک هەر دۆستێکوەر هاوڕێک بیەوێت لە شار و شارچێکی کوردستانە هاوکاری بکە و یاخود بیەوێ بێشتە بە بەشێ لەم حرەکەتەیە ئەتوانێت لە ڕێگەی ئێوە یا لە ڕێگەی پەیوەندیەکاری خۆمانەوە بێت و بارحاڵ بتوانین درێژە بۆ قسە و باسانە بین بۆ ئەزمونە بین بۆ لێک تێگەشتنە بین بۆ ئەوەی کە ئەوانیش بنە بەشێ لەم جوڵانەوەی. من حەزەکەم لە ڕاستیە ئەوە بڵێم کە خۆشحاڵانە ئەوەی جێی شانازیە بۆ ئێمەوەی دڵم زۆر پێی خۆشە ئەوەیە کە زۆربەی هەرە زۆری ئەو کەسانی کە ئێستا لەگەڵ ئێمە کارەکەن لە ڕاستیە خۆیان ڕابردووی سیاسی ڕابردووی شۆڕژێڕانیان هەبووە، بەڵام بۆ من لە ڕووی فیزیکیەوە لە ڕووی سیاسیەوە کەمتر بەرکەوتم هەبووە لەگەڵیان. بۆیە بارحاڵ ئەمەش دەرفەتێکی خۆڵقاندووە و اعتیمادێکی پێکەناوە لەلایەن ئەوانەوە کە بارحاڵ بتوانێت هەم زەرفێتی ڕێکخراوبوونەکەەوە و لێ تێگەشتنەکە و هەم ئەوەی کە خۆشیان بن بە بەشێ لەوەی کە ئەم ڕێکخراوە چۆن فراوانەکەنەوە هەلومەرزێکی باشیێنەوەتە پێشەوەی هیواخوازیشم هەموو دەستانی کە دەیانەوێت خۆیان بن نەکرد بەشنەوەی کە خوێندیان لەگەڵ ئێمە هەبێ وەکو بن بە بەشێ لە داینەمیزمی فراوانکردنەوەی بازمی ئەم ڕێکخراوە و بارحاڵ تێگەشتنیی ورتر و قوڵتر لە کاری ئەم ڕێکخراوەکە لە ئاست توانای ئەم بەرنامانە بێ مەقسەی لەسەرکەین، بەڵام پێشوازی لە هەموو دەنگێ لە هەموو ئینسانێ بەدەل لەوەی هەر ئەفکار و ئایدۆلۆژیایەکی هەیە بەڕاستی با ئەو شتێش بڵێم. یعنی ئەم ڕێکخراوی ئێمە یەکێک لە تایبەتمەندیەکانی ئەوەیە ئێمە پێوانەمان ئەوە نییە کە ڕابردووی ئەو ئینسانەیە سەر بە چه حیزبێ بووە چی کردووە چ ئایدۆلۆژیایەکی تقریبان توان بڵێم هەبوو بێ، بەڵکو پیاوانی ئێمە ئەوەیە کە ئێستا خەڵکی ناڕازیە بە بارودۆخە لە بەرابەر بەستەم و نەعەدالەتی دەنگ هەڵە بڕێ و پێی وایە ئەم ئەزموونەی کوردستان و ئەحزاب و پەرلەمانەمانە شکستیان هێناوە و هەوڵ و تەقەلا و توانایەکانی خۆیگاتە گەڕ بۆ ئەوەی شتێکی کە لە کوردستانە دروست بێ کە لە زەرفێتی کۆمەڵایەتیە لە زەرفێتێکی فراوانە لە زەرفێتێکا کە بتوانێ هەموو چینی تۆژەکانی کۆمەڵگەی خەڵکی کوردستان لە خۆی خڕکاتەوە بارحاڵ بە ئیرادەیەکی بەهێزەوە بتوانێ بێ بەشێ لەم حرەکەتەیە. بۆیە هیوادارم هەر کەسێ بەدەل لەوەی کە ڕێبعاعرف و ئەو ڕەفیقانە خۆیان چ ڕابردوویەکیان هەیە بەڵام لە چوارچێوەی ئەم ڕێکخراوە پێم وایە با بڵێن بازنێکی زۆر فراوانە بۆ لە یەک تێگەشتن و لە ڕاستیە ئەزمموی ئەم 4-5 مانگە لە کوردستان بۆ ئێمە ئەزمونێکی شیرینەکە توانیمان لە خەڵکانێکی زۆر سەرباری بیرروڕای سیاسی جیاوازمان بەڵام بۆ یەک ئامان کە مەسەلەی ژیان و گوزەرانی خەڵک و باشکری ژیانیانە بارحاڵ هاتوین لەژێر ئەو چێتە و لەژێر ئەو دەرفێتە کۆبوونێت و خەباتی خۆمان دێژە پێ دەدەین.
دەستخۆشی و هیوای سەرکەوتنی زۆرتان بۆ هاتووە هەروەها کۆمەڵێ پرسیاری بگەڕێنە سەر تەوەری ناڕەزاتی مامۆستایان و من کۆمەڵە پرسیار کۆکەمەوە هیوادارم بتوانانی بە کورتی وەڵامی هەمویان پێکەوە بدەیتەوە. پرسیاری یەکەمیان دەڵێت کە بایکۆت بەتەنیا کافی نییە بە وەرگرتنی مافەکانی مامۆستایان پێویستە بیر لە بەدیلی تر بکرێتەوە. پرسیاری دووەم ئایا مامۆستایان چەندێک لە پشتیوانی کۆمەڵگە بەهرەمەندن تواتە کۆمەڵگە چەندێک پشتیوانی لە ناڕەزاتی مامۆستایان دەکات و ئاخر پرسیارەمە گرنگە کاڵێ پێتان وایە ئەگەر دەسەڵات یەک موچە بدات بە مامۆستایان بایکۆت بشکێن و بچنەوە پۆلەکان ئەگەر وەڵامی ئەم پرسیارانە بە کورتی بدەنەوە فەرمە. ئەو برزێک کە داوای کرد یاخود تاریخی لەسەرەوەیەوە بە بایکۆت تەنیا ڕێگە نییە من لەگەڵ هاودەنجی و هاوڕایی ئەوام و هێشە لە شتانەی لە چوارمانجی ڕابردووە ئێمە تاکیدمان کردو بۆ جیاوازیەوە ئێمە هەمیشە لە ئەوڵی ساعتەکان و پشگیریمان لە بایکۆت کردووە. بایکۆت جۆرێکە لە ناڕەزایەتی خەڵک مامۆستایان بۆ چینی تۆژەی لە کۆمەڵی کوردستانە هەیە کە لە لایەنی کەمی ئەو شتەی کە بتوانن لە موقعەکە دەری بڕێ بایکۆتەکە بەڵام لە ڕاستیە ئەوەی ئێسەی مامۆستایان بایکۆت نییە بایکۆتی تێپەڕاندووی ئێماڵین بەڵێ بۆ درێژە پێدان بە بایکۆت یعنی بۆ نەچونەوە بۆ نێو قوتابخانە داوام و ئەو شتانە بەڵام ئەبینین مامۆستایان گردبوونەوە ئەکەن ئەبینی مامۆستایان خۆپیشاندانەکەن ڕێپێوانەکەن کۆنگرەی ڕۆژنامەگەریەکەین کاری میداییەکەن کاری دیبلۆماسیەکە لەگەڵ حکوومەتی عێراقا و زۆر مەیدانێکی کردوێتەوە بۆیە ئەمە بۆ خۆی بووەتە زەرفێتێکی یەکجا فراوانتر لەوەی کە چۆن تەجاوزی ئەم تێگەشتەی هەیە لەسەر مەسەلەی بایکۆت ئێستا ئەم بزوتنەوەیە مەسەلەی تایتڵی بایکۆت یەشی پێخستون و یا ئەو تەعاهودەیە کە مامۆستان نایانێ بچنەوە نێو قوتابخانەکان و درێژە بە خەباتی خۆیان بن بەڵام لەسەر شێوازی خەباتی خۆیان بەدەرلەوەی ئەو 4-5 خاڵی کە من باسم کرد ئێستا دەرگیرن لەگەڵ بەحث و مناقەشاتێکی زۆر زیاترە لەوەی کە چۆن بتوانین ئەم سنوورەیە فراوان کەینەوە چۆن توانی سەرتاسەری کەینەوە ڕێکخراوەکە یان ناڕەزایەتیەکان و چۆن توانین میکانیزمی کە چ لە ناوخۆی کوردستان و عێراق و چ لە هەندەران و بارحەگرێ دێنەوە بۆیە تا بە بایکۆتەکراتەوە من ئێستا پێم وایە شەپۆلێکی یەکجار گەورە لە مامۆستایانیش خۆشحاڵانە بەم نەفەسەوە ئیشەکەن. خاڵی دووەم لە پەیوەند بە مەسەلەی ناڕەزایەتیەکانەوە و گرێدانەوەی بە ناڕەزایەتیەکانەوە هەر هاوڵاتیەک هەر کەسێکی ناڕازی هەر کەسێک لە کۆمەڵگەی کوردستانە ببینی هەر کەسێ بێتە نێو خۆپیشاندان و مانگرتن و با بڵێن دڵنیا بێ و لەوە تێدەگا کە لە کوردستانە ئێستا بەشێکی زۆر لە خەڵکی ناڕازی هاتوونەتە نێو شەقامەوە و ئەمە ئومێدێکی گەوریەوە بە مامۆستایان و ئەمە تێگەشتنێکی لە نێو مامۆستایانیشا دروست کردووە کە لەسەر کە من ئیشارەم پێکرد لە سەرتاوە بەڕاستی ئەوە زۆر قرس و سەخت بوو کە بڵێن مامۆستایان تەنیا نابێ بە داخوازیەکانی خۆیان بلچێن بەڵکو مەسەلەی ئەوان پەیوەستە گرێدراوە بەوەی کە بزوتنەوەیکی جەماوری لە ئاسی سەراسەری کوردستان دروست بێت. ئێستا لە ڕاستیە ئێمە دەبینین ڕۆژ بە ڕۆژ خەڵکی ناڕازی و ئازادی خوازی کوردستان بەشەکەن لەم حرەکەتەیە ئەم حرەکەتەیە سەپۆرتەکەن وە بوونە هەوێنی ئەوەی کە بارحاڵ دەنجی دلێری مامۆستایان و ئیرادەی ئەوان بەهێزتر و فراوانتر بکەنەوە بۆیم پێم وایە ئەم خاڵەشیان تا پەیوەندی بە بزوتنەوەی جەماوەریەکە هەیە بارحاڵ توانێتی لە ئاسێکی باشە بەڵام ئەم ئاستا وەکو ئەو بەڕێزە پرسیاری کردو ئایا ئەگەر موچەیەک وەرگرن دوان وەرگرن ئایا ناچنە نێو قوتابخانەکانەوە ئەمە هەر هاوڵاتیەک و هەتا هەر مامۆستایەکی ڕەنگە حەقی خۆی هەبێ لەو شتەیە بکاتەوە نان و گوزەران و ژیانی ڕۆژانەی ئەو 4 دانەمانگە مناڵەکانی ناچێتەوە بۆ مەکتەب وەکو هەموو مناڵەکانی کەەوە بارحاڵ نانی ڕۆژانەی لەسەر قەرز و لەسەر پەیوەندی ئیجتیماعیەکانی بژێوی ژیانی خۆی دەربڕێ من هەرچەند بەش بە حاڵی خۆم بڕوان بۆ نیە بە هیچ جۆرێکە سبێنێ موچەیەک درا بارحە مامۆستایانە گەڕێنەوە بە پۆلەکانی خۆیان ئێستا بەشێکی فراوان لە مامۆستایان ئیرادەیەکی فراوانتر و بەردەوامتریان هەیە لەو تەسووری توێگەشتنەی کە 4 مانگ لەمە پێش بۆ خەبات و تێکۆشانی خۆیان هەبوو و ئێستا ئەوان پێیان وایە نەکەرە و نەعەدالەتیەی ئەو ستەم و نابرابەری بە بەرابەر بە مامۆستایانەکرێن ئەوان بۆ خۆیان بەشێکن لەو حرەکەت و ناڕزایەتی لە شەقامە کە بۆیان گرنگە چۆن فراوان دەبێتەوە چۆن گرێکی پێدەدێت هیچ شتێک ناتوانانی بە زەمانەتەوە بڵێ زەمانە تەنیا یەک شتێکە هاتنە مەیدانی خەڵک و ئەترازات و درێژێتە بێدان بە خەباتی خەڵکە ئەوەی کە لە کوردستانە ئێستا ئەبیرێتەوە با بڵێم پشکۆی ناڕزایەتیەکان و دەنجی دلێری خەڵق ڕۆژ بە ڕۆژ ئەو ئومێدە گەورەترە کاتەوە کە مامۆستایان بە مانجێک و دوان ناسەخ ماڵەوە و بارحاڵ دیوەکەیکەی
هیچ شتێک لە نظری من لە ڕوانگەی منەوە ئەوە نییە کە بڵین بە مطلق هەرچی داواکاریەکانی هەیە مامەسانە بێ بەدەستی بێنی اینجا کۆتایی من پێم وایە بەرحاڵەگەر بەشێکی بەرچاوی داخوازیەکان بێ مامەسان ڕەنگە زەرفەتی ئەویانتیا هەبێ بکەن ناو مزاکەرەوە بەڵام پێچەوانەکەی تا ئێستا حکوومەت لە باتی جێبەجێکردنی بەندێک و دوانوسیانی ئەم خۆپیشاندار و ئەم بزوتنەوە فراوانە بەرحاڵ دەبینین بە ئەنواعی ڕێگەی نامرۆڤانە ڕخەوڵ و تەقەلای خۆیدا بۆ مەحدودکردنەوە بۆ کۆتایی پێهێنان و بۆ کبکردنەوەی دەنجی ناڕزایەتی مامەسایان و مامەسایان لە ڕاستیا لەمەش تەجروبەی گەوریان وەرگرتووە لەمەش دڵنیابوونیشی گەوریان وەرگرتووە کە ئەم نەعەدالەتیە بێ بە زۆرێکی کە بەرابەری بینەوە بەرحاڵ بیکەنە دەنجی گشتگیرتر بۆیە پێم وایە نییە بەرحاڵ مامەسایان بە وەرگرتنەوەی مووسەیەک سبێنێ ئێستا لە باتی مووسەیەک وەرگنەوە کە 4 مانگ ئێستەوە خۆی پێنایەتە 5 مانگەوە ئەو مانجی یەکەش هیچ مووسەیەکیان وەرنەگرتەوە مە هیچ شتێکی دەنگێکی ژنیە لەوەی کە لە داهاتووە چەند مووچە وەرەگرتنەوە بەهادی حاجی عارف زۆر سپاس کارە بەرنامەکانی شەی پێشنگ تیڤیدا چاوەکەمی بنەردیان سپاس بێوەش ئازیزان زۆر سپاس بۆ هەموو ئەو سەرنج و تێبینی و پرسیارانەی ئێوەش کردان و بەشداریکی چالاکانتان هەبوو بەرنامەکەتان دەوڵەمەندتر کرد لێرەدا دێینە کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان تا هەفتەی ئایندا کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەر شاد و سەرکەوتوو بن